لەسەرم پرسە دروستکردنی کێشە بۆ جوتیارانی کورد لە سنووری پردێ میوانێکم هەیە ڕێبوار عەبدوڵڵا نوێنەری جوتیارانی پردێ لەگەڵمانە. بەڕێز ڕێبوار ئەم کاتت باش. ئەمڕۆ ئێوە لەسەرم کێشەیە کۆبوونەوەیەکتان هەبوو لەگەڵ با بڵێین لایەنی سوپای عێراقی لە ناوچەکە. ئەگەر پێمان بڵێ ئەنجامی کۆبوونەوەکە چی بوو؟ بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشیتان لێ یەکەم سڵاو و خۆشەویستی بۆ هەموو بینەران و بیسەرانی کەناڵەکەتان دەستخۆشیتان لێ یەکەم. بەڕاستی ئێمە ئیمڕۆ چوین لەگەڵ بەرپرسی فەرقەی هەژدانشتین ڕێز و احترامێکی زۆری گرتین، بەڵام ئەوان یعنی بە حەقات یەکێک لەو پرسیارانەی لیانمان کرد کە بۆچی وەکو جیهەتی عسکەری تەدەخولەکەن، یعنی ئەم قەزیەیەکی مەدەنیە با دادگا لە بین بێ. دوای لە هەر حالەتێک ئەو تاپۆیانە بە حکمی قەراری مەجلیسی قیادەی سەورە لە ساڵی 76-77 تا ئێستا حجزی لەسرە. ئەگە ئەو ژمارە سێی یاسایی ساڵ 2025 دەریان کردووە حەقەکان بگەڕنەوە بۆ ساحب حەقەکان، هەموو زەویەکانمان کێشەی لەسەر لا ئەچێ بۆ دادگا لە بین نەبێ، بۆ ئەوانە جێبەجێ نەبێ. ئیتروتی ئەمرە لەسەروی خۆمانەوە هاتووە، بەڵام ئێمە پێیان ماوت ئەوان وتیان دەبێ بەیاننامە پڕ بکەنەوە بۆ ئەوەی کەوە بەڵێننامە پڕ بکەنەوە، بەڵێننامە بدەن کە ئەو بەڵێ ئیتر بە تێگەڕای دەنگ وتمان ئێمە چۆن بەیاننامە پڕ بکەینەوە لەسەر زەویە کە زەوی با و باپیرانمانە و ئێمە بە حەقات دەستبەرداری زەویەکانمان نابین. ئەگەر ئەو کێشەیەکی هەیە ئەتوانێ بڕوان لە ڕێی یاساوە لە مەحکەمەوە شەکوای خۆی بکە، باشە نەک هانا ببا بۆ سوپا. مامۆستا ڕێبوار نەتان پرسی ئەم پیاوە لە 2023ەوە حکوومەتی عێراقی نەماوە لە کوێ بووە ئێستا هاتووەتەوە؟ دیارە پێی ماوت هەموو ئەمانەمان پێوت، ئەڵێ کێشەکە ئەوەیە ئەو تاپۆیەکی 2025 پێەیە بە ناوی خۆیەوەیتی ئێوە کێشە نییە، بەڵام ئێمەش تاپۆی 2011 بەڵێ 2025 پێەیە. ئێمەش تاپۆکانی دوای 2023 ئیسلمێنێکە ئەو زەویانە لە هێزال بە ناوی باو باپیرانمانەوەیە. یعنی خەلەلێکەیە ئیتر بە چ شێوازێک ئەم عارەبە هاوردەیە توانوێتی ئەم تاپۆیە کە 1400 و تقریبا 50 دۆنمە چۆن بە ناوی خۆی بکاو بتوانێت بەم شێوەیە کێشە دروستکەوە. معلومی هەموو بینەران و بیسەرانشە، یعنی ئەمە ئیشی یەکەم جار نییە، جارێک لە پەڵکانە، جارێک لە تۆبزاوە، جارێک لە لەیلان، ئەمانە هەر جاری بەلایەکەوە جوتیارانی کورد بەڕاستی کێشە و گیر و گرفت دروست ئەەکەن. و ئەگەر ئێمە کۆمەڵێک مەحروماتمانێ مەحروم بووینە لەوەی کە نەتوانین مەواد وەربگرین لە حکوومەتی عێراقی بە حکمی ئەوەی کە زەویەکانمان قەراری مەجلیسی قیادەی سەورەی بەعسی لەسەرە، بەڵام ئێمە هەردانمان بە خۆمان داگرتووە و مەسرەفی خۆمانەکەین و زەویەکانی خۆمانە چێڵین بە هەر نەوعێ بێ سەرەباری ئەو هەموو زەحمەتێش ئێستا ڕێگری ئەەکەن لەوەی ئەو جوتیارانە ئەو دوێرێنەی گەرمەشامیەکانیان بکەن و ئەڵێن ئیلا ئەبێ بەیاننامە پڕ بکەنەوە. باشە کەوا بێت ئەو پیاوە دوای ڕەتکردنەوەی بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی بەعس کە لە پەرلەمان ئیقرار کرا ئەم تاپۆی دەرکردووە، چۆن ڕێگەی پێدراوە ئەم تاپۆیە دوای ئەوە دەربکاتەوە بە دوواداچوونتان نەکرد لەسەر ئەمە؟ ئێمە وەکو جوتیارەکان و نوێنەرەکان لە هەوڵی جدیداین بەڕێوەبەری ناحی ئاڵتون کۆپریش لەسەر خەتە لایەنە پەیوەنددارەکان هەموو ئاگدار کراونەتەوە کە ئەو تاپۆیە لە ئەسڵدا بەنەوعێکە چونێتە ناو ئیشەکەوە، لە ئەسڵدا بەنەوعێکە کە شەریکی هەیە لە ئەسڵدا، بەڵام ئێستا ئەو توانێتی شەریکەکانی خۆشی لا بدات، یعنی کۆمەڵێک گیر و گرفتی قانونی هەیە. بۆیە لەم کەناڵی ئێوە داوا ئەەکەم یعنی لە دەسەڵاتدارانی کورد هەموو بێنە سەرخەت ئەم ئیمڕۆ ئەم دەیە هەر قەزیەکی بەسەرا بێ بتوانن ئەم زەویانە داگیرکەن بە حەقات بەیانی دێ بە دێ ناوچە بە ناوچە شار بە شار هەر هەموو داگیرەکەن. بۆیە بەڕاستی ئێمە دەستبەرداری زەویەکان نابین، یاسا ئەبێ بێتە سەرخەت، دادگاکان بێنە سەرخەت و ئەم زەبر و زۆرە لا بدەن و دڵنیا بن بە تۆند و تیژی ناتوانن هیچ بکەن بەرامبەر ئێمە. لەبەرو ئێمە چەند ساڵە ئێمە باج و تێکۆشانی ئەوەماندا کە لە منتیقی خۆمان دەربەدەر بووین
حتا قەبرستانەکانمان لێ قەدەغە کرابوو بۆ ئێمە دەستبەرداری منتیقە و خاک وڵاتی خۆمان نابین. زۆر باشە. ئیدارەی پارێزگای کەرکووک لەسەر ئەم بابەتە چیڵێت؟ ئێوە دەنگی خۆتانتان گەیاندووەتە ئەوان نوێنەرەکانتان لە پارێزگای کەرکووک لەسەر ئەم پرسە چەندێ بە دەنگتانەوە؟ ئێمە جەنابی پارێزگار لەم ڕۆژانە سەردانی کرا بەڵێنیدا وە لەسەر خەتە و ئیمڕۆ سەعات یەک دوای ئەوەی کە مقڕی ئەومان بەجێهێشت قاید فەرقا دیسان پەیوەندی کردەوە لەسەر خەتە و بەیانیش دەوری سەعات دیسان خۆی لە بەغدایە بەڵام تەلەفۆنی کرد و لەسەر خەتە ئەوێ کێشەکە حل بکات بەبێ ئەوەی کێشە و گیر و گرفت دروست بێ بۆ هاوڵاتیان، چونکە بە حەقات ئێمە دەستبەرداری زەویەکان نابین، بەڵام دەبێ ئەوەش بزانین یعنی پەنجەی گەنجێکی کورد صاحب حەقێک لە هەموو زەوی و لە هەموو مڵکەکان گەورەترە، بەڵام ئێمە بە هەمان شێوە دووپاتی ئەەکەینەوە دەستبەرداری زەویەکان نابین، بە زەبر و زۆر و بە زۆرداری ناتوان لێمان بسەنەوە. زۆر باشە. جەنابێت جیالەوەی نوێنەری جوتیارانی پردەی مامۆسای ئاینیشیت بابەتی بەرگریکردن لە خاک چەندە گرنگە مامۆساوەکو لە ڕووی ئاینیەوە گەر تەماشایکی دەستخۆش بێ وڵا برا لە ڕوانگەی شەرعەوە یعنی ئیسلام فێرمانەکە خۆشویستنی خاک و وڵات، خۆشویستنی خاک و وڵات بە حەقەت لە ئیمانەوەیە و ئینسان ئەوەی نەتوانێت بەرگری لە خاک و وڵاتی بکە ئەبێ بگەڕێتەوە خەلل لە ئیمانەکەی هەیە، لەبەرەوەی ئەگەر کەسێک بێ ماڵ و مڵکت داگیر بکە ئەبێ نەیدەیتێ و ئەگەر ویستی بتکوژێ ئەبێ بیکوژی بە حەقەت. بەڵام ئێمە ئەو ڕێگایەمان نەگرتوێتە بەر، ئێمە ڕێگای یاسایە، بەڵام دڵنیا بن لەوەی کە خاک وڵاتی خۆمان بەجێ نایالین. زۆر باشە. وەکو جوتیارانی کورد لەو دەڤەرە ئەوانەی کە زەویەکانتان داگیر کراوە بڕیاری چیتان داوە؟ ینی ئەگەر سوپا بەم شێوازە تەداخل بکە و یاسا نەیە بەدەمتانەوە و کێشەکەتان چارەسەر نەکرێت هەنگاوی دوای ئەمەتان چیە بێت؟ ئێمە دانیشتنی ترمانش هەیە لەگەڵ بەیانی بابزانین جەنەبی پارێزگار چه خەتوویەکی تر ئەنێ، چونکە بە حەقەت ئەو ئێستا لەم شارە ئەبێ کێشەکان زیاتر ئاگای لێبێ و زیاتر حەلی کات و ئەوەندەی لە توانای بووە ئێمە هەر کات پەیوەندیمان پێوە کردووە و نوێنەرەکان ئامادەی دەربڕیوە و لەگەڵمان بووە. ئیتر بزانین بەیانیش ئەو دانیشتنەیەکەین لە لای بەڕێوەبەری ناحیە ئاڵتون کۆپری ئینشاءالله، بزانین ئینشاءالله خێرە بێ، ئێمە خطووە ئەینین بزانین ئەگەینە چۆ و هەر ڕێکارێک پێویست بێ بۆی بەدەستێنانی مافی خۆمان بێ دڵنیا بە دەستی بۆوە بین و کۆڵ نادەین و تا ئاخر نەفەسمان داکۆکی لە ماف و خاک وڵاتی خۆمانەکەین. باشە مامەسا ڕێبوار عەبدوڵڵا نوێنەری جوتیارانی پردێ بەو هیوایە و کێشەیەتان بە گفتوگۆ و بە لێک تێگەیشتن چارەسەر ببێت. سپاس بۆ بەڕێستان.